إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی خۆشەویستم، لە هەفتەی پێشوە باسی یاسایەکمان کرد لە یاسا ئیلاهیەکان. یاساکەش بریتی بوو لە الجەزاء من جنس العمل، واتە پاداشدانەوە هاوشێوەی کردەوەکانە، هاو چەشنی کردەوەکانە. کردەوەکەت چاک بێ، خوای گەورە هاو چەشنی ئەوە بە چاکە وەڵام تەداتەوە. کردەوەکانت خراپ بێ، خوای تەعالا هاو چەشنی ئەوە بە خراپە وەڵام تەداتەوە، پاداش تەداتەوە. جاری وایە پاداشتەکە لە دنیایە، خوا هەر لە دنیایە پاداشتەکەت ئەداتەوە. جاری وای شێ ئەیخاتە قیامەت بۆت، پاداشتەکە لە قیامەتایە. ئەمڕۆ بەشی دووەم و کۆتایی ئەم بابەتە عەرزی بەڕێستانەکەم کە بریتیە لە حەق و مافەکانی بەندەکان بەسەر یەکەوە، یعنی ئێمە بەرامبەر بە یەکتری. خۆشەویستەکانم، ئیمامی ئیبن القەییم بەڕەحمەت بێ ئەفەرمێ: ومن عامل خلقه بصفة عامله الله بتلك الصفة بعينها في الدنيا والآخرة. ئەفەرمێ هەر کەسێ هەڵسوکەوت لەگەڵ مەخلوقێک لە مەخلوقاتەکانی خوایە بکە، خوای تەعالا بە هەمان بە نەفس صفەت معاملەت لەگەڵاکە، هەڵسوکەوتت لەگەڵاکە لە دنیا و لە ئاخیرەتیشە، لە دنیا و لە ئاخیرەتیشە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ: الراحمون يرحمهم الرحمن. ئەوانەی کە بەزەیان بە خەڵک هاتێتەوە، بە خەڵک مەبەستم بەس بەشەر نییە، حتا تەنانەت بە حیواناتیشە خوا ڕەحمیان پێکە. يعني الراحمون يرحمهم الرحمن، يعني ئەوانەی کە ئەهلی ڕەحمن خوا ڕەحمیان پێکە. ئیسە تۆ ڕەحمت هەبێ، بەزەیت هەبێ بەرامبەر بە عەبدەکانی خوا، بە ئینسانەکان، و بەرامبەر بە مەخلوقاتی تریش، حتا تەنانەت بەرامبەر بە مێرولەیەک، بەرامبەر بە هەر مەخلوقێک لە مەخلوقاتی خوا کە خوا دایناوە تۆ بەزەیت پێ هەبێتەوە. هەندێ مەخلوقاتی خوا فەرمانی کردووە بیان کوژین، وەکو مار و دوو پشک و ئەوانە، ئەوە جیاوازە. بەس ئەو مەخلوقاتانەی کە خوای گەورە ئەمری کردو تۆ بەرامبەریان بە بەزەیی بیت، بە بەزەیی بیت، خوا بە بەزەیە بەرامبەرت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو وعدەی بە ئێمە داوە: الراحمون يرحمهم الرحمن. و لە ڕۆژانی ژیانیشمانە ئێمە لە خۆمان و لە خەڵکی تریشە ئەمەمان بینیوە، هەر کەسێ بە بەزەیی بووە، خوا بە بەزەیی بۆ بەرامبەری. لە دنیا طبعا ولا ئاخیرەتیشە ئەو وعدەی پێغەمبەرە دێتە دی کە خوا بەزەیی پیانە دێتەوە. ئەمە بەرامبەر بە سیفەتە جوانەکان. بەرامبەر بە عەکسەکەشی پێغەمبەری خۆشەویستمان لە حەدیثێکە کە ئیمامی مسلم بۆمان ئەگێڕێتەوە، ئەفەرمێ حەکیمی کوڕی حیزام، ئەو سەحابەیە کە حەدیثەکە ئەگێڕێتەوە، فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گوێم لێی بوو فەرمووی: إن الله يعذب الذين يعذبون الناس في الدنيا. ئەفەرمێ خوای تەعالا عەزابی ئەو کەسانە ئەدا، سزای ئەو کەسانە ئەدا کە سزای خەڵکی ئەدەن لە دنیا. هەر کەسێ لە دنیاە سزای خەڵکی بدا لە نەحەق، تەنانەت سزای حەیوانێکیش بدا لە نەحەق، خوای تەعالا لە ڕۆژی قیامەتە لە جیاتیە سزایەدا. لحديث كتاك إمام مسلم بهمان شوائي جرته من لخاتو عائشة خيزاني بيغمري خواه صلى الله عليه وسلم
أفرمي بيغمري إخوة صلى الله عليه وسلم فرموي اللهم دعاء كردوا بيغمري إخوة صلى الله عليه وسلم اللهم من ولي من أمر أمتي شيئا فشق عليهم فاشقق عليه ومن ولي من أمر أمتي شيئا فرفق بهم فارفق به. پیغمبری خوا صلی الله علیه و سلم دعای کردو داوای کردو لخوای پروردگار فرموویەتی خوای گیان هەر کەسێک کاروبارێکی مسلمانان کەوتە ژێردەسی یعنی بوو بە کاربەدەست و شتێک کەوتە ژێردەسی بە بەزەیی بوو بەرامبەر بە خەڵک نەرم بوو بەرامبەر بە خەڵک خوایە تۆش نەرم بە و بە بەزەیی بە بەرامبەری. خوای گیان هەر کەسێ کاروبارێکی مسلمانان کەوتە بەردەسی بەڵام ڕق بوو بەرامبەریان بەڵام تند بوو بەرامبەریان بەڵام ئازاریەدا ناڕەحەتیە کردن خوایە تۆش ناڕەحەتی کەیت و ئازاری بدەیت. یعنی بەرامبەر بە چاکە بەرامبەر بە خراپە یعنی ئەگەر بەرامبەر بە مەخلوقاتەکان چونکە ئێمە هەفتەی پێشوو باسمان کردمان لە حەقی خوا ئەم هەفتە باسی حەقی عەبدەکانەکەین بەرامبەر بە عەبدەکانی خوا باش بە خوای گەورە باشە بێ بەرامبەرت بەرامبەریان خراپ بە خوای گەورە خراپەت بەرامبەرەکە یعنی بە خراپە وەڵام تەداتەوە. ئیمامی ئەحمەد ئەیگەڕێتەوە بۆمان لە مەسنەدەکە ئەفەرمێ عەمری کوڕی موڕە چووە لای معاویە و پێیوت یا معاویە إني سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول معاوية طبعا خليفي مسلمانان بو لو كاتا يعني أشي ولاتي إسلام بو أو أميري بو أو كاربدستي بو بيوت جملة بيغمري خواب بو صلى الله عليه وسلم چند خوشا خوزگاه پیاوه لكي والم شوازش لاي ايمد دروز ببه بچن لاي كاربدستكان ام قسانه بن بگوهانا زور ضرورة چونك كاربدست هرچنيك ئیمانداریش بێ پێویستی بە نەسیحەت هەیە ئەگەر حتا سەحابەی پێغەمبەریش بێ صلی الله عليه وسلم معاویە سەحابەی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم بەڵام پێویستە کەسانێک بڕۆن ئاەت و حەدیثەکان بدەن بە گوێیانە بیخەنەوە بیریان. ئەفەرمێ گوێم لە پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم فەرمووی ما من إمام يغلق بابه دون ذوي الحاجة والخلة والمسكنة إلا أغلق الله أبواب السماء دون خلته وحاجته ومسكنته فجعل معاوية رجلا على حوائج المسلمين. زحمت بو خەڵ بڕاتە لای معاویە دەرگاکانی زۆر جاردا ئەخست بە ئاسانی خەڵ نەگەیشت وەکو چۆن ئیسا خەڵک بە ئاسانی ناگاتە لای کاربەدەستەکانی ئەم زەمانە خەڵک نەگەیشت بە ئاسانی. معاویە ئاوای ئەکرد ئەم سەحابەیە ڕۆیشتە لای نەسیحەتی کرد فەرمووی گوێم لە پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر پێشەوایەک هەر کاربەدەستێک ئەگەر دەرگاکانی داخست بە ڕووی خاوەن احتیاجیە بە ڕووی ئەو کەسانەیە کە پێویستیان بە قسەیەکی تەنیایی هەیە بۆتی بکەن تۆ دەرگاکە داخی نایەلی بێت بۆلات بە ڕووی ئەو کەسانەیە کە خەڵکی فەقیر و هەژارن تو دەرگاکەدا ئەخەی نایەلی کێشەکانیان بگاتە لات لە ڕێگای مستەشار و کاربەدەستەکانی خۆتەوە ئەگاتە لات ئەوانیش زۆربەی جار ماسا و چین ئەوەی وە دڵی تۆ نەوێ نایگەێن لە لای تۆ و ئەڵێن دنیا شامی شەریفە هەموو شتێک وەزع زۆر باشە عالم هەمووی تێرە عالم هەمووی چییە ئەم قسانە ئەگەێنن ناڕۆن حاڵی فەقیر و هەژار و ئەمانە بگەێنن وەکو خۆی هەر کەسێک ئاوا دەرگای داخا لە خەڵکو و هەر پاکار بەدەستێک بەڕووی خەڵکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئیلا خوای تەعالا دەرگای ئاسمانەکان لە بەرامبەری ئەو کەسەدا ئاخا احتیاجەکانی قبول ناکات دوعاکانی وەرناگیرێت سیرکن برا بەڕێزەکانم یعنی هەر کار بەدەستێک ئەگەر دەرگای کردەوە خوا دەرگای بۆ ئەکاتەوە هەر کار بەدەستێک دەرگای داخست لە خەڵک خوا دەرگاکانی لێدا ئاخا سەرکەوتووی ناکە دەرگاکانی خوا چۆنە کە دابخرێت خوا سەرکەوتووی ناکە دوعاکانی قبول ناکە کێشەکانی بۆ حەل ناکات بۆ چارەسەر ناکات جا ئەڵێ معاویە کە گوێی لەم حەدیسەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم زەلامێکی تایبەت یان لە هەر شوێنێکە کەسانێکی تایبەتی دانابوو بەس شکاتی خەڵک و سکاڵای خەڵکی پێ بگێنن یعنی دەرگاکانیان کراوە بێ 24 ساعات هەر کەسێک کێشەیەکی بێ بچێتە لایەن ڕاستەوخۆ ئەوانش بیگەێنە معاویە زۆر گرنگە برا بەڕێزەکانم. ئیمامی بوخاری و ئیمامی مسلم بۆمانی گەڕنەوە لە ئەبوو هورەیرەوە خوای لێ ڕازی بێ فەرمێن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی خوای تەعالا فەرموویەتی یعنی حەدیسەکە قودسیە يا ابن آدم أي بني آدم أنفق عليك أي بني آدم ببخشم منش بسرت أبخشم
تۆ یارمەتی خەڵک بدە منیش یارمەتیت ئەدەم. دڵنیا بن برا بە ڕێزەکانم ئەو کەسانەی کە بەخشیندەن کە پارە ئەبەخشن کە یارمەتی خەڵکەدەن قەت ڕۆژێ لە ڕۆژان بە فەقیری نیان بینیت نەبووە قەت شتوان نەبووە کەسێ بەخشیندە بێ و یارمەتی خەڵک بدا خۆی فەقیر بکەوێ نابێت شتیوە مستحیلە خوا زەمانەتی کردووە. ئیمامی مسلم بۆمان ئەگەڕێتەوە لە حەدیثێک کە ئیبن عومەر خوای لێ ڕازی بێت لە خۆی و لە باوکیشی لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەوا فەرموویەتی من كان في حاجة أخيه كان الله في حاجته كي احتياجي برایەکی بسلمانی جێبەجێ بکە خوای گەورە احتیاجەکانی جێبەجێ ئەکا ومن فرج عن مسلم كربة فرج الله عنه كربة من كرب يوم القيامة هەر کەسێ تەنگانەیەک لەسەر مسلمانێ لابە خوای تعالی تەنگانەیەک لە تەنگانەکانی ڕۆژی قیامەتی لەسەر لابە ومن ستر مسلما هەر کەسێ عیبی مسلمانێک داپۆشێ ستره الله يوم القيامة لروج قيامتها كهاتشي كردوها درك ولا بردم همو عالمه خوالو روجه تو سترك دا ابوشنا لعيبه كانت خلق بي بزاني هروها امام احمد بومان يجريته ولا ابي برزي اسلمي واخوي الرازي بفرمي في غمر فرمي صلى الله عليه وسلم يا معشر من امن بلسانه ولم يدخل الايمان قلبه اي او كساني كوم خلقان ابن غيبتي خلقانك پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژێکیان فەرمووی ئەی ئەو کەسانەی کەوا بەس وەدەم ئێژن ئیماندارین ئیمان نەچۆتە ناو دڵتانەوە یعنی منافقن یعنی لە ڕاستیات ئیمان نەچۆتە ناو دڵۆ بەس وەدەم بیوتری یعنی ئەمە نیفاقە غیبەتی مسلمانان مەکەن لا تغتابوا المسلمین غیبەتی مسلمانان مەکەن ولا تتبعوا عوراتهم شوێنی عیب و عاری مسلمانان مەکەون فإنه من يتبع عوراتهم هر کسی شونی عیب و نقصانی مسلمانان كوت يتبع الله عورته ومن يتبع الله عورته يفضحه في بيته. براینا نازانم يعني زۆر پێویستە ئێمەی مسلمان کاتێک کە گوێمان لە حەدیسەکانی پێغەمبەرە بێ صلی الله عليه وسلم یەکسەر بەسەر خۆمانە جێبەجێکەین. براینا غیبەتکردنی خەڵک تاوانێکی زۆر زۆر گەورەیە بەڕاستی. تۆ کاتێ باسی خەڵکەکەی بە خراپی دڵنیا بە باس دەکرێ بە خراپی و دڵنیا بە کە جورئەتت کرد لەسەر ئەوەی باسی بسڵمانێ بکەی کەوتمان بسڵمان هیچ کەسێکی لێ دەرناکرێ. خۆشەویستەکانم ئەڵێن بسڵمان یعنی ئەوەی شایەتمانی هاورد دەبێت. کاتێ تۆ غیبەتی ئەەکەی ئەبێت دڵنیابی کە غیبەت ئەکرێی و دڵنیاش بە کە ئیمانەکەت بەس لەسەر زمانە لەناو دڵتانیە محاسبەی خۆت بکە زۆر زۆر معناوە ئیمانی قایم نەچۆتە ناو دڵ تۆ. هەر کەسێ شوێنی عەورەتی ئیمانداران بکەوێ و طبعا کەسیش بێ عەورەت نییە کەسێک نییە لەسەر ڕووی ئەم زەویە بێعیب بێ مرۆڤی بێعیب نییە هەیە خوا ستری کردە عیبەکەی شاردۆتۆ هەشە عیبەکەی ئاشکرا ئەوێ یان هەنێک لە عیبەکانی ئاشکرا ئەوێ. هەر کەسێ عیبێکی ئیماندارێ بشارێتۆ خوای گەورە عیبەکەی شارێتۆ بەس هەر کەسێ عیبی ئیمانداران فەزح بکە و لەناو خەڵکییا باسی بکە والله خوای گەورە کەشفیەکە عیبەکانی دەرەخا و هەر کەسێکیش خوا عیبەکانی دەرخا لەناو ماڵ خۆشییا بێ فەزحێکە. ئەمە معنە ئەم حەدیسە بوو کە ئێستا عەرزم کرد. بیری لێ بکەنەوە برا بەڕێزەکانم چۆن حەق بە حەقە چۆن جەزا بە جەزایە خراپە خراپە چاکە چاکە ستری مسلمان بکە ستر تەکا خوا عیبی مسلمان هەڵدەرەوە خوا عیبت هەڵەداتەوە چاکە بکە خەڵک چاکە یعنی چەند خۆشە چەند خۆشە ئێمە پیاوێلێکمانتیا دروست ببێ لەم مەجلیسە و لە هەموو مەجلیسەکانی تر لە هەموو مزگەوتەکان پیاوانێک دروست ببن کاتێ یەکێ غیبەتی کرد لە خوا بترسە چەند خۆشە چەند خۆشە خۆزگار ڕۆژێ بە چاوی خۆم و بەگێی خۆم پیاوێلێکمە بیست باسی کەسێکیان کرد کاکە لە خوا بترسە بۆ باسیەکەی ئیتر بزانم خەڵکە وێرێ غیبەت بکە کەس ناوێرێ غیبەت بکە بەس کێشەی ئێمە ئەوەیە هەموومان کاتێ خەڵک غیبەتەکە لە ڕوومان نایە پێی بێژین غیبەت لە دڵی شۆ پێمان ناخۆش بێ لە ڕوومان نایە پێی بڵێین. هەندێک لە سەلەف لە پێشینان فەرموویانە قال بعض السلف أدركت أقواما
گەیشتون بە قەومانێک لەم تەکون لەهم عیوب، ظاهر عیبیان نەبووە، ظاهر عیبی و نقصانیەکیان نەبووە، فذكروا عيوب الناس، ئەوەنە باسی عیبی خەڵکیان کرد، فذكر الناس لهم عيوبا، خەڵکیش باسی عیبی ئەوانی کرد، عیبیان بۆیان دۆزیەوە و باسییان کرد، خۆیان عیبیان نەبوو، بەس ئەمەنە باسی عیبی خەڵکیان کرد، خەڵکیش باسی عیبەکانیانی کرد. وأدركت أقواما، وقيشين بقومان كانت لهم عيوب، عيبان هبوة، فكفوا عن عيوب الناس، خوان قرد ولا عيبي خلق، بأسي عيبي خلق كان نكر، فنسيت عيوبهم. سبحان الله، عيب كان يعني لبير خلق شيتوا، خوا لبيري خلق باتوا، شن خوشام قاعدة بوجياني خو من جيب كين. هر كاتي بت شاكية برامبر خلق بك ضلنيابة شاكية برامبر أكري، هر کاتێکیش بتێ خراپە بکەیت دڵنیا بە خراپەت بەرامبەر ئەکرێ. ئەمەش لە ژیانی خۆمانە زۆر زۆر بینیمانە. بیرم تێپێ ئافرەتێکی پێژن داپیرەی ئێمە بوو، بینایی لەدەست دابوو، بیستنیشی لەدەست دابوو، زۆر پیر بوو. یەکێک لە بووکەکان، یعنی لە بووکی کوڕەزاکانیشی، نەک لە بووکی کوڕەکانی، بووکێکی کوڕەزایەکی زۆر خزمەتیە کرد. لە کاتی نانی گەرمی بکردایە بە تایبەت نانی بۆ ئەبرد، چێشتی خۆشی بکردایە بە تایبەت چێشتی بۆ ئەبرد، کە لە ماڵەکەشیانە وەکو بڵێ ئەو مەسئولی نەبوو، بەس ئەو هەر تایبەت خزمەتیە کرد، ئەی شۆرت پاکیە کردەوە. هەموو جارێ کاتی ئەو ئەمەی ئەکرد ئەویت یا ڕەبی کچم قولفی کەعبە بگری. تەسەورەکەن ئەم قسەی کە ئەیکەم هەشتاکان، سەرەتای هەشتاکان مەحاڵە بیرم دێ. تەسەورەکەن ئێستا ئەو ئافرەتە گەورە بووە، با بڵێن ئەو وەفاتی کرد و ڕۆژ، خوای تەعالا بخاتە بەر ڕەحمەتی خۆی، بەڵام ئەمی تریان ئێستا بە تەمەن بووە. تەسەورەکەن چەند جار چوو بێتە ماڵی خوا؟ 12 جار چووتە ماڵی خوا، 12 جار، بە شەرتێ مێردیشی نەماوە، هەر لەو کاتانەوە لە نەوەتەکانەوە مێردی نەماوە، 12 جار چووتە ماڵی خوا. سەی دوعا چۆن قبوڵە بێ، چاکە چۆن قبوڵە بێ، ئیشەکانی خوا ئاوایە. کابرایەک باسی حادیسەیەکی خۆی ئەکات لە دێهاتێکە، ئەڵێ لە یەکێک لە دێهاتەکانی حدود بووم، ماڵیان لەوێ بوو لە سەرەتای شەڕی ئێران و عێراق، هێشتان دێهاتەکان چۆڵ نەکرابوو. تی ڕۆژێکیان منتقەکەمان هەمووی بەفر بوو، ئەگەڕامەوە دیارە لە شوێنی کاری خۆی ئەگەڕایەوە، وتی سەیرم کرد جوندیەک سەربازێکی عێراقی کەوتووە لە ناو بەفرا و لە گۆ چووە، خەریکەتی ئاچێت، دەمەوە ئێوارەشە. وتی هەڵم گرد و هاوردمە بۆ ماڵ، ئاگرم بۆی کردەوە، خواردنی باشم پێدا، هاتە هۆشی خۆی، خزمەتیم کرد تا بەیانی حکایەتی خۆی بۆی گەڕامەوە کە ئیجازەکەی ئەمڕۆ تەواو بووە، گەڕاوەتەوە بۆ ڕەبایەکەی، بەڵام لەو شوێنە پەکی کەوتووە بەو شێوازە. ئەڵێ منیش بەیانی دوای ئەوەی نان و چایم بۆ کرد و ئەوانە گەیانمە شوێنی خۆی بە ڕێک و پێکی. بەسەر ئەمەیان نزیکەی 10 ساڵ زیاد تێپەڕ بوو. ئەوە بوو خەڵک قاچاقیە کرد لە سەیتەرەکان، لە سەیتەرەکەی بینی کەرکووک و چەمچەماڵ. ئەم کابرایە طبعا دوای ئەوەی ماڵی بارەکە و دێتە شار و ئەمانە ئیشەکە لەو بینە. ڕۆژێکیان لەسەر بابەتێک ئەگیرێ و تهمەتێکی پیا ئەکرێت کە خۆی نەی کردووە، تهمەتێکی پیا ئەکرێ و ئەبرێتە ئستخبارات. و ئەو کاتانش خۆتان ئەزانن ئەوەی ببرایەتە ئەو شوێنانە زەحمەت بوو دەرچوونی، تهمەتەکەی زۆر خراپ بوو. لە نووسینگەکە چاوەڕێن کە بیبێنە ژوورەوە، ئەلەو کاتەوتی سەیرم کرد کابرایەک نەقیب سێ نەجمەها بەسەر شانێەوە لە جێب قیادەیەک دابەزی، تەماشایەکی منی کرد و دوای ئەوە ئیشارەتێکی کوتی سواری کەن. لە دواوە خسمیە بینی خۆی و زابەتێکی تر، وتی تر لە دڵخۆمە زۆر ترسام، بە تەمای ئەوە بووم تر نەجاتم نەوێت تەواو. وتی من ئەناسی؟ نەوەڵڵا من لەکوێتەوە بناسم. وتی وە تەسەوری خۆم بە عەقڵی خۆم ما تەسەورم کرد کە ئەم زەلامەیەکێکە لە زەلامات جەلادەکان و هەموو خەڵقەی ناسی ئەبێ منیش بمناسیایە. وتی وتم نەوەڵڵا من تۆ ناناسم. وتی بەڵام من تۆ باشە ناسم. وتی ماڵتان لە فڵانە شوێن بوو. وتم بەخوا ئێستا ماڵمان چەند ساڵە هەر لە دوای ئەوە ماڵمان هاتەتە شار و من هیچ تاوانێکم نییە. وتی ئەزانم تاوانت نییە. بیرت دێ وەختی خۆی
جوندیەک ئاوا چاکت لەگەڵا کردو بەو شێوازەی کە حکایەتەکەی بۆ گێڕایەوە و مارەوەڵا بیرم دێ وتی من ئەوم وتی هەر بینیتمە یەکسەر ناسیتمەوە وتی زۆر ڕێزی لێگرتم دەستی کردە گیرفانە وتی پارەشتت پێویست نییە وتم نەوەڵا وتی زۆر چاکەی لەگەڵا کردم و گەیان مێ سەیتەرەکە و لەوێش وەستا تا سیارەی سلێمانی هات و خسمێناوە سیارە و گەڕامەوە سەیکەم برا بە ڕێزەکان چاکە بکە و بیدە بەدەم ئاوە بەڵام دڵنیاش بن خراپە بکەی ڕۆژێ دێت عقوبەکەی وەرەگری هەر لە شەڕی ناوخۆیە زەلام هەبوو بەناحەق زەلامێکی برد لە شوێنێکا کوشتی دوای زەمانە ڕۆیشت ئەو دەشتە چۆڵ بوو باغ بوو دوایەوە ئەو دەشتە باخ نەما عەرزەکەی تەوزیع کریا قوتعەیە زەوی لەو شوێنە وەرگرت کابرا دوای ئەوە کردێ خانەکەی تەواو نەکرد لە هەمان شوێنە کوژرا و کەسیش نەیزانی کە کوشتی چەندی ساڵ بەسەرا تێپەڕ خەڵک ئاوایە ئیشی خوا ئاوایە برا بە ڕێزەکانم دڵنیا بن ناحەقە بکەی ناحەقەت بەرامبەر ئەکرێت جاری وای هەر لە دنیا حەقەکە وەرەگریتەوە جاری وای شێ ئیتر هەڵەگیرێ بۆ قیامەت خۆی پەروەردگار ڕەحم بە گشتمان بکە یا ڕەبی ئیسلاحمان بکەی یا ڕەبی نوری ئیمان بخێتە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە لەوانەمان بگێڕی کەوا خراپە ناکەن بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە خەڵقی تۆ یا ڕەبی خوایە لەوانەمان بگێڕی کە هەردەم چاکە ئەکەن و چاکە ئەبەخشنەوە بەرامبەر بە خەڵکی یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەو بەرابەر ڕێزەی کە داوای دوعای خێری لێکردن یا ڕەبی خوایە شیفای بدەی یا ڕەبی خوایە شیفای هەمومان بدەی نەخۆشیەکانی گیانمان دەرکەی یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ڕەبی ئەوەمان احتیاجەکانی بۆ جێبەجێ بکەی یا ڕەبی خوایە ماڵ و مناڵمان ساڵح بکەی یا ڕەبی ڕەحم بە دایک و باوکمان بکەی ڕەحم بە برا و خوشکانمان بکەی یا ڕەبی خوایە کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگری یا ڕەبی لە تەفریقە و دووبەرەکی بە دوورمان بگری یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی خوایە بارانی ڕەحمەتمان بەسەرا ببارێنی یا ڕەبی خوایە ساڵمان بکەیتە ساڵی هات یا ڕەبی لە نەهاتی و قات و قڕی بە دوورمان بگری ئامین ئامین